کەیسی مامۆستا ئاڤێستا داخرا بەڵام گەڕان بە دوای تەرمی ئاروان بەردەوامە و هیوایەک ماوە بۆ دۆزینەوەی. یەک مانگ لەمەوبەر و لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا منداڵێکی تەمەن 7 ساڵ بە ناوی ئاروان سیهات کەوتە ناو ڕووباری دێرەلووک. هەرچەندە چەند کاتژمێرێک دوای ڕووداوەکە چەند تیمێکی مەلەوانی و لەوانەش زانای غەواز چوونە سەر ڕووبارەکە هەوڵی زۆریاندا بۆ دۆزینەوەی تەرمەکە، بەڵام هێشتا هیچ سەرەداوێکیان دەست نەکەوتووە. ئەمڕۆ بێوار عەبدولعەزیز وتەبێژی بەرگری شارستانی دهۆک بێمەی وێت ئەوان یەک هەفتە بە دوای تەرمەکەدا گەڕاون لەسەر ڕووبارەکە، بەڵام شوێنەکەیان جێهێشتووە و لە ئێستاشدا تیمەکانی مەلەوانی و بەرگری شارستانی شیلاتزێ و دێرەلووک بەردەوامن و چاودێری ڕووبارەکە دەکەن، بەڵام بەداخەوە تا ئەمڕۆ هیچ سۆراغێکیان دەست نەکەوتووە. وەک دەزانین دوێنێ تیمەکانی بەرگری شارستانی سۆران کەیسی مامۆستا ئاڤێستای تەمەن 27 ساڵیان داخست کە 5/4/2025 کەوتە ناو ڕووباری تەنگاتور و خنکە. بە غیاب نوێژی مردویان بۆ کرد و کەیسەکەیان بە فەرمی داخست.